سربەخۆیی سنەت لە دانانی یاسا شەرعیەکاندا لاپەڕە 53 بێگومان کەسێک کە خاوەنی ویژدان بێت نکۆڵی لەوە ناکات کەوا بەشێشی بەرچاو لە یاسا شەرعیەکان ڕاستەوخۆ لە سنەت وەرگیراون بەڵگەکانیان لە سنەت وەرگیراوە قورئان بە تێر و تەسەلیلیان نەدواوە ئەگەرچی ئاماژێکی بۆ کردوون وەک سەرفیترە زەکات الفیتر حرامکردنی مارەبڕینی ژنێک و پورەکەی بەیەکەوە یان لەگەڵ خوشکی دایکی بۆ مێردێک و لە یەک کاتدا قەداغەکردن و حرامکردنی خواردنی گۆشتی هەموو دڕندێکی خودان کەڵب یان خواردنی گوێدرێژی ماڵی تا دوایی کۆمەڵێک لە قورئانیەکانی کۆن خەواریج بە ناوی مەیمونیە دەڵێن باپیرە دەتوانێت کچەزا و کوڕەزای واتە کچی کچی و کچی کوڕی لە خۆی مارە ببڕێت چونکە لە ئاەتەکانی تایبەت بە محەڕەماتی ئافرەتە حرام کراوەکان باس نەکراون مەبەستیان لە ئاەتی محەڕەمات ئاەتی 23 سوڕەی ئەنیساء کە پەروەردگار دەفەرموێت خوێنەر و بیسەری سەنجین مەبەستمان لە سەربەخۆی سنەت لە دانانی یاسا شەرعیەکاندا ئەوەیە کە سنەتیش بە بەڵگە و سەرچاوەی حکم دەژمێردرێت مەبەست ئەوەیە کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەبێ ئیزنی پەروەردگار یاسا دانەر مشەرعە چونکە خاوەنی ڕاستەقینەی یاسادانان و تەشریع تەنها پەروەردگارە و بەس جا سەرچاوەی حکمەکە قورئان بێت یان فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەپرسین ئایا ئەگەر سنەت بەلاوە بنین و ئیکتیفا بە قورئان بکەین ئەم هەموو درێژی و تەفاسیل و یاسا و حکمە شەرعیانە لەکوێ بێنین کە زەڕورەت و پێویستی دین و دنیان بە بەناو قورئانیەکان دەڵێم ئێوە چۆن نوێژەکانتان نوای سنەتەکان و نسوکەکانی حەج پایە و زەکات تا دوایی ئەنجام دەدەن و جێبەجێ دەکەن بەبێ گەڕانەوە بۆ سەرچاوەی سنەت ئاخر ئێوە سەرەتا دوورشم و شیعارتان ئەوە بوو دەتان گوت خلاف و ناکۆچی نێو مسلمانان هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ یەکشت ئەویش ئەم هەموو فەرمودانەیە کە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم جێدراونەتەوە و هەڵبەستراون دەشتان گوت تەنها قورئان پارێزراوە و هیچ پێویستی و ئاتاجیەکتان بە سنەت نییە چونکە قورئان هەموو شتێکی ڕوون کردوتەوە و باس کردووە ئەم ئاەتەش بە بەڵگە دەهێننەوە کە دەفەرمێ ما فرطنا في الكتاب من شيء کەچی ئێستا دەبینین ئێوە خۆتان زۆر زیاتر گرفتارن بە دەردی ناکۆچی و خلاف و بگرە و کەوتونەتە نێو جێژا و سەر لێ شێواویەک سەرتان لە گومڕایی دەردەچێت ئێمە تەنها ئاماژە بە یەک بابەت دەکەین کە ڕوونترین بابەتی ئاینیە ئەویش نوێژە هاتوون بە ناوی قورئانەوە جۆرەها نوێشتان داتاشیوە خۆتان و شاگردەکانتان خستۆتە جێژاوێک مەگەر بگەڕێنەوە سەر قورئان و سنەت ئەجینا قوتاربوونتان محاڵە بۆ نمونە یەکەم عەبدوڵڵا جەکرالووی دامەزرێنەری کۆمەڵەی ئەهل الذیکری والقورئان لە پاکستان هاتووە تا بیسەلمێنێت کەوا قورئان هەموو شتێکی باس کردووە و ڕوون کردوتەوە و پێویستی بە سنەت نییە لە قورئاندا گەڕاوە هەندێ ئاەتی بە بەڵگە هێناون لەسەر 5 نوێژەکە ژمارەی ڕکاتەکانی و پرسی دەستگرتن بەم شێوەیە ئەلیف بەڵگەی 5 فەرزەکە هەروەک پەروەردگار لە سوڕەی هود ئاەتی 114 دەفەرمێت وأقم الصلاة طرفي النهار وزلفا من الليل إن الحسنات يذهبن السيئات ذلك ذكرى للذاكرين دەڵێ طرف النهار ئاماژێ بۆ نوێژەکانی بەیانی و نیوەڕۆ و عەسر وزلفا من الليل ئاماژێ و مەبەستی مەغریب و عیشایە بە سەبارەت بە ژمارەی ڕکاتەکانیش ئەم ئاەتەی خوارەوە دەکاتە بەڵگە هەروەکو پەروەردگار لە ئاەتی یەکی سوڕەی فاتر دەفەرمێت الحمد لله فاطر السماوات والأرض جاعل الملائكة رسلا أولي أجنحة مثنى وثلاث ورباع يزيد في الخلق ما يشاء إن الله على كل شيء قدير جيم هەروەها بۆ پرسی دەستگرتنیش ئەم ئاەتە دەکاتە بەڵگە واضمم إليك جناحك من الرهب دال
تەکبیرەی نوێژ دابەستنیش بەم ئاەتە دەست پێ دەکات وأن الله هو العلي الكبير وسلام دانەوەشیان بەم ئاەتەیە كتب ربكم على نفسه الرحمة خوێنەر و بیسەری سنجین ئێوە ئەکەم بە حەکەم توخوا ئەم ئاەتانە چ پەیوەندیەکیان بە نوێژەوە هەیە ئاخر ئەمە سەر لێ شێواوی نییە پێشینان ڕاستیان فەرمووە کە دەڵێن چاچی مەکە با خراپ نەبێت ئەوان هاتن گوایە خلاف و ناکۆچی ناهێڵن و چاچی دەکەن وەلێ کورد گوتەنی کەوتونەتە نێو هەڵەت و پەڵەتێک زانەکانیان سەر لێ شێواو بوون چجای نەخوێندەوارەکانیان دووەم اینجا عنایەت الوەزیر ئەبادی دێت کتابێک ئەنووسێ بەناوی ئەحسەن البەیان و دەڵێ عەبدوڵڵا جەکرالوی لە قورئان تێنەگەیشتووە و نوێژ بەم شێوەیە نییە کە ئەو دەیڵێت بەڵگەکانیشی ڕەت دەکاتەوە و دەڵێ ژمارەی نوێژەکان لە قورئاندا تەنها 3 نوێژن نەک 5 وە شێوەکەشی بریتێ لە ڕووکردنە ڕووگە قیبلە خوێندنی هەندێک لە قورئان بە دەنگێکی مامناوەند پاشان بە ئەنجامدانی ڕکوع و کڕنوژ کۆتایی بە ئەنجامدانی نوێژەکە دەهێنێت سێم پاشان یەکێک لە شاگرد و قوتابیەکانی عەبدوڵڵا دامەزرێنەری کۆمەڵەی ناوبراو دێت بە ناوی محەممەد ڕەمەضان کتێبێکی دانا بە ناوی سەڵات القورئان کەما علم الرحمن شێوازی نوێژی ئەوانیشی ڕەت کردەوە و بە هەڵەی دایە قەڵەم و گوتی هەر نوێژێک دوور کاتە و بەس پەروەردگار لەوە زیاتری دانەناوە هەروەها نابێت لە ڕکوع بستینەوە دەبێت دوای ڕکوع ڕاستەوخۆ سوجدە بەریت و نابێت دوو سوجدە بەریت تەنها یەک سوجدەیە و دواتر سەلام دەدەیتەوە و تەواو چوارەم دواتر ئەفەندیەکی تر بەناو قورئانی هاتوو بەناوی ئەحمەدەدین لەگەڵ گروپێک لە هەوادارانی وتیان نوێژ لە شەو ڕۆژێک تەنها 2 جار ئەنجام دەدرێ لەوە زیاتر دروست نییە و زیادەیە بۆیە دەڵێم ئایا ئەگەر ئەوە سەر لێ شێواوی گومڕایی نەبێت ئەی ناوی بنێن چی ئاخر ئەوانە دێن مافی بەیانکردن لە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەردەگرنەوە و دەیبەخشن بە خۆیان و کەسانی تر وەکو نمونەی گروپ و تاقمی سەر لێ شێواوی قادیانیەکان ئەوانیش دوای ئەوەی زۆرێک لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەت کردەوە لە کۆتاییدا سەریان لەوە دەرچوو کە ئەو مافیان مافی ڕۆشنکردنەوەی قورئانیاندا بە بەڕێوبەرەکەیان میرزا غوڵام ئەوەیان هەم بە تازەگەر و هەم بە سێبەری پێغەمبەر و هەمیش بە ئیسای مەسیحدایە قەڵەم وەڕایان گەیاند کە کاری ئەوەیە قورئان سەر لە نوێ جارێکی تر بەیان بکاتەوە ئەم تاقمە بەناو قورئانیەکان ئەوەندە نەکبەت و داماون تەنانەت زانایەکی دەگمەن و لێبڕاوی وەک پێشەوە بوخاری بەر ڕەحمەتی پەروەردگار بکەوێت لە ڕوق و داخ و دڵی ئەوان ڕزگاری نەبووە بەرامبەری ئەو زاتە مەزنا زۆر داغدارن کەسێکی داما و گومڕای وەک زەکەریا ئۆزۆنی مامۆسا و پێشەنجی تاقمی ناوبراو ئەوەندە داخ لە دڵە بەرامبەر بوخاری هەستاوە کتێبێکی نووسیوە بەناوی تاوانە گەورەکەی بوخاری ئاخر تاوانی پێشەوە بوخاری چییە؟ تاوانەکەی ئەوەیە کە سیرەت و سنەتی پێغەمبەری صلی الله عليه وسلمی کۆ کردەوە و پاک و پاڵفتەی کردنەوە خزمەتی بێوێنەی بە میتۆدی بەیانی سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کرد دەرفەتی ئەوەی نەهێشتەوە کە قورئان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم جیا بکەنەوە تا ڕێگاتان بۆ مەیسەر و تەخت بێت بتوانن بە ئارەزوی خۆتانەوە جێگە بۆ تەفسیر و تەئویلە لار و خوار و خێچەکانی خۆتان بکەنەوە و خەڵکی گومڕاو سەر لێ شێواو بکەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. وەرامی بەشێک لەو گومان و هەڵە گەورانەی کە تێیکەوتن. یەکەم بیرۆکەی ئیکتیفا بە قورئان لاپەڕا 59 ئەو گروپە کەوتونەتە هەڵەیەکی گەورە و کوشندە بانگیشەیەوە دەکەن کە بۆ وەرگرتنی حکم و یاسا شەرعیەکان لە ئیسلامدا قورئان کافیە و پێویست بە پەنابردنە بەر فەرموودە نییە. پێشەوە شاتبی لەم بارەیەوە دەڵێ بیرۆکەی ئیکتیفا بە قورئان ڕای خەڵکانێکە هیچ سەر و بنێکیان نییە. ئەوانە لە ڕێی ڕاست لایەنداوە وا تێگەیشتون و باوەڕیان وایە کە قورئان درێژەی هەموو شتێکی تێدایە بۆیە حکم و یاسا شەرعیەکانی سەرچاوەی سنەتیان بەلاوە ناوە. بەم کاریان لە بازنەی جەماعەتی مسلمانان چوونەتە دەرەوە و بە جۆرێک قورئانیان تەفسیر و تەئویل کردووە کە بە هیچ شێوەیەک پەروەردگار پێی ڕازی نییە. دیارە ئەم گومان و تێڕوانینە
هەڵەیان سەرچاوەی گرتووە لە تێگەیشتنێکی نادروستەوە لە چەند ئاەتێکی قورئان بەم هۆیە کەوتونەتە ئەو هەڵە گەورەیە ئەو تاقمە ئەو چەند ئاەتەی خوارەوە بۆ پاڵپشتیکردنی تێڕوانینی سەرەوەیان زۆر دووبارە دەکەنەوە. یەکەم ئاەتی ژمارە 38 سوڕەی ئەلئەنعام کە دەفەرمێ ما فرطنا في الكتاب من شيء واتە لە هیچ شتێک کەم تەرخەمیمان نەکردووە لە لەوح المەحفوظدا. دووەم ئاەتی ژمارە 111 سوڕەی یوسف کە دەفەرمێت وتەفسیل كل شيء واتە شیکەرەوەی هەموو شتێکە. سێەم ئاەتی ژمارە 89 سوڕەتی النەحل کە دەفەرمێ ونزلنا عليك الكتاب تبيانا لكل شيء واتە قورئانمان بۆ ناردوویت ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم تا هەموو شتێک ڕوون بکاتەوە. چارەم ئاەتی ژمارە 3 سوڕەی ئەلمائیدە کە دەفەرمێ اليوم أكملت لكم دينكم واتە لە ئەمڕۆوە بەرنامە و ئاینەکەتانم بە پەیان گەیاندووە و هەموو شتێکم بۆ تەواوکردن. پێنجەم ئاەتی ژمارە 51 سوڕەی ئەلعنکەبوت کە دەفەرمێ أولم يكفهم أنا أنزلنا عليك الكتاب واتە مەگەر ئەوانە داوای بەڵگە ئەکەن ئەویان بەس نییە کە قورئانمان بۆ ناردوویت و بەسەریان دەخوێندرێتەوە تا بیکەنە بەڵگە بۆ ڕاستی و ویستی تۆ خوێنەری بەڕێز بیسەری سەنجین. ئەو تاقمە لە بەڵگەهێنانەوەیان بەم ئاەتانەی سەرەوە بۆ پشڕاستکردنەوەی تێڕوانینیان بە هەڵەدا چوون. تێڕوانینە هەڵەکەشیان لەوە سەرچاوەی گرتووە. یەک مەبەست لە ئاەتی ژمارە 38 سوڕەی ئەلئەنعام ئەوەیە کە لە کتێبی پەروەردگار شتێک نییە کە گوێی پێ نەدرابێ و کەم تەرخەمی و تەفریتی لە ئاس کرابێ. مەبەست لە کتابیش لەم ئاەتە لەوح المەحفوظە نەک قورئان. هەروەها ئەگەر مەبەستیش قورئان بێت ئەو ئاەتە پیرۆزە نەیفەرموو هەرچی شتە باس کراوە بەڵکو مەبەستەکەی ئەوەیە کە بە شێوەیەک لە شێوەکان لە قورئانیان لە لەوح المەحفوظدا ئاماژە بۆ هەموو شتێک کراوە ئەوەشیان بە چەند شێوەیەک وەکو یەکەم ئەوەی پەیوەندی بە بابەتە سەرچێ غەیبەکانەوە هەبێت وەک بابەتی بڕوا و ئیمان فریشتە پێغەمبەران عەلەیهیمو السەلام ڕۆژی دوایی تا دوایی ئەوانە لە قورئاندا زۆر بەڕوونی و بە درێژی باس کراون شتێکی وا بنەڕەتی گرنگیان نەماوە کە پێویستی بە فەرمودا هەبێت. دووەم ئەوەی پەیوەندیشی بە حکم و یاسا شەرعیە بنەڕەتیەکانەوە هەبێت بە پێی پێویست و ئاستی گرنگی بایەخیان لە قورئاندا باسییان لێوە کراوە و هەڵی گشتیان بۆ چێشراوە. پێغەمبەری ئازیزیش صلی الله عليه وسلم بە پێی پێویست ڕوونکردنەوەی لەسەرداون و شی کردوونەتەوە. ئەگەر ئاەتەکە بە پوختی و مجمل باسی حکمەکەی کرد بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم درێژە و تەفسیلی داوەتێ یان هەندێک جار ئاەتەکە گشتی و عامە ئەو تایبەت و تەخسیسی کردووە. سێم ئەوەشیان کە پەیوەندی بە بواری هەڵسوکەوت و مامەڵەی ژیانی مرۆڤەکان و معاملاتەوە هەبێت یان بە ئەخلاق و بەها ڕەوشتەکان و پرەنسیپ و بنەمەکانی سیستەمی سیاسی و ئابووری و کۆمەڵاتیەوە پەروەردگاری زاناوکار لەجێ تەنها بە شێوەی پوختی ئەلمجمەل باسی کردوون و درێژەی چۆنیەتەکانی لە قورئانی پیرۆز بە تێر و تەسەلی باس نەکردووە. چونکە ئەگەر وردەکاری هەموو ئەو بابەتانە لە قورئاندا باس کرابوایە لەلایە قورئانی پیرۆز ئەوەندە زۆر و درێژ دەبوو ڕەنگە بە سەدان جزم و بەرگ و کۆتایی نەهاتبایە و قەبارەکەی سەد ئەوەندەی ئێستا بوایە. ئەوە لەگەڵ حیکمەت و کارزانی پەروەردگاری مەزن نایەتەوە. هەروەها پرۆسەی دابەزاندن و تێگەیشتن و پەیڕەویکردنیشی ئەستەم دەبوو. لەلایەکی تریشەوە ڕێز و ئێعتیبارێک بۆ عەقڵی مرۆڤ نەدەمایەوە تێکڕای ڕۆڵ و ئەرک و دەرفەتەکانی پەک دەخران لە کاتێکدا هەمە چەشنی ژینگە و کۆمەڵگا و هەلو مەرجەکان و گۆڕانکاریە هەزریەکانی مرۆڤایەتی دەخوازن لە چوارچێوەی دەوڵەمەند و فراوانەکەی لۆچوونی قورئانیدا گۆڕانکاری لە هەندێک فتوادا بکرێ. چارەم بەشێکیش لە بابەتە قورئانیەکان تەنها ئاماژەیەکی کورتیان بۆ کراوە لە شێوەی ڕێسا و بنەمای گشتی خراونەتە ڕوو. پێویستیان بە کەسی پسپۆڕ و زانای موجتەهید و شارەزا هەیە تاکو لە سەرجەم ڕۆژگار و ژینگە جوداوازەکان حکمی شەرعی نوێ بە پێی خواست و داخوازی شارستانیە جوداوازەکان دەربهێنن. کەواتە ئەم گروپە بە هەڵەچوون کاتێک وشەی ئەلکیتاب لە ئاەتی 38 سوڕەتی ئەلئەنعام بە قورئان لێکداوەتەوە. چونکە گەر سەرنجی سیاقی ئاەتەکە سەرەتا و کۆتایی بدەیت دەبینیت کە مەبەست لە ئەلکیتاب لەوح المەحفوظە نەک قورئان
بەم شێوەیەش لەگەڵ سەرەتای ئاەتەکە دێتەوە کە پەروەردگار لە ئاەتی 38 سوڕەی ئەلئەنعام کە دەفەرمێت وما من دابة في الأرض ولا طائر يطير بجناحيه إلا أمم أمثالكم ما فرطنا في الكتاب من شيء ثم إلى ربهم يحشرون واتە هیچ زیندەوەر و گیان لەبەرێک نییە بەسەر زەویدا بڕوات هیچ باڵندێک بە باڵەکانی بفڕێت و ئەوانیش ئومەت و گەلێک نەبن وەک ئێوە واتە ئەوانیش وەک ئێوە دروستکراوی خۆمانن و یاسای تایبەتیمان داناوە بۆ ژیانیان پاشان ئەم ڕسەیە دەفەرمێ ما فرطنا في الكتاب من شيء واتە دڵنیابن هیچ شتێک نییە پشتگوێمان خست بێت لە کتێبە تایبەتەکەی لەوح المەحفوظدا لەمە دووە هەموو ئەوانە کۆ دەکەینەوە بۆ لای پەروەردگاریان تاکو دادگایی بکرێن هەر کەسەی مافی خۆی وەردەگرێ یان تۆڵەی ڕەوایی لێ بسەندرێت ئەمە لەلایەک لەلایەکی تریش ئێمە ئەگەر ورد بینەوە لە وشەی شەی دەبینین مەبەست پێی لەم ئاەتەدا هەموو ئەو یاسا و حکمە شەرعیانە نییە کەوا کۆمەڵگا بۆ هەموو سەردەم و ڕۆژگارێک پێویستی پێیان هەیە بەڵکو تەنها ئەم یاسا باڵا و سەرەکیان نەم مەبەستە کەوا ڕێسا و بنەما گشتیەکان دیاری دەکەن و سروشتی دەستوری وەردەگرن بەم پێیە ئاەتی ناوبراو بە هیچ شێوەیەک نابێتە بەڵگا بۆیان دووەم سەبارەت بە ڕستەی و تەفسیلە کولی شەی لە ئاەتی 111 سوڕەی یوسفدا بە هیچ شێوەیەک بەمانای ئەوە نایەت کە هەرچی شتە بە درێژی لە قورئاندا باس کراوە چونکە ئەو ئاەتە باز لە بەسەرهات و داستانی پێغەمبەر یوسف عەلەیهی السەلام و براکانی دەکات سەرەتای ئاەتەکە بەم شێوەیە دەست پێ دەکات کە پەروەردگار دەفەرمێت لەقەد کان فی قەصەصهم عیبرەة لئولی الئەبصار واتە بەڕاستی لە بەسەرهات و سەرگوزشتەی یوسف و براکانیدا پند و ئامۆژگاری هەیە بۆ کەسانی ژیر و هۆشمەند اینجا دەفەرمێت ما كان حديث يفترى واتاوە نەبێت ئەم قورئانە یان بەسەرهاتی یوسف و براکانی قسە و باسێکی هەڵبەستراو بێت ولكن تصديق الذي بين يديه واتا بەڵکو بەڕاستدانەری ئەوەیە کە لە پێشخۆیەوە هاتووە لە کتێبە ئاسمانیەکان کە ئەم بەسەراتەیان تێدایە بەتایبەت تەورات پاشان دەفەرمێ وتەفسیلە کولی شەی واتا و درێژەی داوە بە بەسەرهاتی یوسف عەلەیهی السەلام یان هەر شتێک کە پەیوەندی بە ڕێنمایی و هیدایەتی مرۆڤەکانەوە هەبێت با شێوەیەک لە شێوەکان شتێکی فەرمووە یان ئاماژێشی پێداوە کەواتە ناکرێت تۆ بێ ئەم ڕستێ لەو سیاقە دەربێنی و بیکەی بە بەڵگەی ئەوەی کە قورئان درێژەی بە هەموو شتێک داوە و ئاتاجی سنت نییە سێم هەروەها زۆر ڕوون و ئاشکرایە کە مەبەست لە ئاەتی 89 سوڕەی النەحل کە دەفەرمێ ونزلنا عليك الكتاب تبيانا لكل شيء ئەوە نییە کە قورئان هەموو شتێکی تێدایە چونکە لە واقعدا وانییە چونکە قورئان زۆر شتی تێدا نییە تەنانەت ئەو شتانەی کە پەیوەندیان بە بواری بەندایەتی و ئاینداریەوە هەیە نەک بەڕەهایی بۆ نمونە لە قورئاندا تەنها داوای ڕاپەڕاندن و بە ئەنجام گەیاندنی نوێژ کراوە باز لە ئەحکامەکانی تری نوێژ وەک ژمارەی ڕکات و کاتەکانی و پایە گرنگەکانی نوێژ لە قورئان باز نەکراوە یان زەکات کە پایەکی تری ئیسلامە باسی بڕ و ڕێژە و چۆنیەتی دەرکردنی نەکراوە قورئان ئەمەی ڕوون نەکردوێتەوە کەواتە چۆن تبیانە لكل شەی ئەو واتای چییە سەرجەم زانانی بواری تەفسیر و ڕاوەکردنی قورئان لە هاوڵانەوە بگرێت تا دەگاتە هاوچەرخەکان هاوڕان کە مەبەست لەم ئاەتە ئەوەیە کە قورئان هەموو شتێکی گشتی و کلیاتی تێدایە ئەو بابەتەی کا بۆ تێگەیشتن لە ئاین و پەیڕەوی کردن لە ئەحکامەکانی زەڕورن وەک لە پێشتریش ئاماژەمان پێدا و ڕوونمان کردەوە لێرەش بە کورتی ئاماژەی پێ دەکەینەوە ئەلیف هەندێک بابەت قورئان بە درێژی لێی دواوە و ڕوونی کردوێتەوە با هەندێکیش بە کورتی ئاماژەی پێکردووە جیم هەندێکی تریش ڕێسا و بنەمای گشتی بۆ داناوە دال هەروەها بەشێکیشی سپاردووە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ڕوونی بکاتەوە چوارەم بەنسبەت ئاەتی 3 سوڕەی ئەلمائیدەش کە دەفەرمێ ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم بە هەمان شێوە بە هەڵەدا چونکە وشەی ئەدین تەنها قورئان ناگرێتەوە
بەڵکو قورئان و سنەت بە بەڵگەی ئەوەی ئەم ئاەتە کۆتا ئاەتی قورئان نییە لە دابەزین ئەوان لە بەڵگەهێنانەوەی ئەم ئاەتە سەلماندیان کە کەسانێکی زۆر نەزان نەشارەزان لەم قورئانەی کە ئەوان بە تاکە سەرچاوەی ئیسلام و یاساکانی دەزانن چونکە ئەم ئاەتە بە کۆتا ئاەتی قورئان تێگەیشتون لە کاتێکدا ئەم لۆچوونە زۆر لە ڕاستیەوە دوورە و نادروستە چونکە ئەم ئاەتە کۆتا ئاەت نییە و دوای ئەم ئاەتە چەندین ئاەتی ترکا حکم و یاسای هەستیار و مەترسیداریشیان لەخۆ گرتووە هاتوونەتە خوارەوە وەکو ئاەتی سوء الربا و الکەلالە و هی تریش پێشەوە بوخاری لە ئیبن عەباس دەجێڕێتەوە پەروەردگار لێ ڕازی بێت فەرموویەتی کۆتا ئاەت لە قورئان کە دابەزی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاەتی سوء الربا بوو. ئیبن عاشور دەڵێ ئەو لۆچوونە دروست نییە کە پێی وایە مەبەست لە وشەی ئەددین لە ئاەتەکە قورئان بێ چونکە دوا بەدوای ئەم ئاەتە ئاەتی تر زۆر دابەزیون تەنها بۆ نمونە کۆتایی سوڕەی ئەلمائیدە ئاەتی کەلالە لە کۆتایی سوڕەی ئەننیسا کە بەشێک لە زەنانی بواری زانستەکانی قورئان پێیان وایە ئەم ئاەتە کۆتا ئاەتی قورئانە. هەروەها سوڕەی ئەننەسر ئیذا جاء نصر الله والفتح هەروەک چۆن پێغەمبەریش صلی الله عليه وسلم دوای دابەزینی ئەم ئاەتە اليوم أكملت لكم دينكم نزیکەی 90 ڕۆژیا و سروش و وەحی بۆ دەهات کەواتە ئەم ئاەتەش بۆ تاقمی ناوبراو ناشێت بە بەڵگە چونکە لە پێشتریش ئاماژەمان پێدا مەبەست لە وشەی ئەددین قورئان و سنەتە نەک تەنها قورئان چونکە وەک گوتمان ئەمە کۆتە ئاەتی قورئان نییە وەک ئەوان بە هەڵەدا چوون دیارە بێگومان سەرجەمی ئیسلامیش پێکاتوە لە قورئان و سنەت هیچ کامێکیان بەبێ ئەوی تر تەواو و کامڵ نابێت. پێنجەم بە هەمان شێوە سەبارەت بە ئاەتی پەنجاویەکی سوڕەی ئەلعنکەبوت کە پەروەردگار دەفەرمێت ئەوەلەم یەکفیهم ئەننا ئەنزەلنا عەلەیکە الکیتاب بە هەڵەدا چوون کە وایان داناوە ئەمە بەڵگەیە بۆ ئەوەی کە ئیمانداران قورئانیان بەسە و پێویستیان بە شتێکی تر نییە ئەگەر سنەتیش بێت نییە. دیارە تێگەیشتنی لەم شێوەیە لەم ئاەتە زۆر هەڵەیە و دوورە لە ڕاستی اینجا بۆ زیاتر ڕوونبوونەوە و چاکتر ئاشکرابوونی ڕاستی مەسەلەکە و بابەتەکە ئاەتی پێش ئەم ئاەتە دەخەینە ڕوو کە پەروەردگار لە ئاەتی پەنجای سوڕەی ئەلعنکەبوت کە دەفەرموێت وقالوا لولا أنزل عليه آيات من ربه قل إنما الآيات عند الله وإنما أنا نذير مبين واتا بێباوەڕان وا دیارە قورئان بە بەڵگە دانانێن بۆیە دەڵێن باشە چی دەبوو ئەگەر نیشانە و بەڵگەی لەلایەن پەروەردیگار و بۆ ڕەوانە بکرایە تۆش ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وەرامیاندا بڵێ معجزە و نیشانە و بەڵگە مادیەکان بەدەست پەروەردگار خۆیەتی من تەنها ئاگادارکەرەوە و بێدارکەرەوەیەکی ئاشکرام بۆتان. دوا بە دوای ئەوە پەروەردگار لە سوڕەی ئەلعنکەبوت ئاەتی 51 دەفەرمێت أولم يكفهم أنا أنزلنا عليك الكتاب يتلى عليهم إن في ذلك لرحمة وذكرى لقوم يؤمنون. واتا مەگەر ئەوانە داوای بەڵگە ئەکەن باش ئەوەیان بەس نییە کە ئێمە قورئانمان بۆ ناردووین بەسەریان نەخوێندرێتەوە تا بیکەنە بەڵگە بۆ ڕاستی تۆ. دیارە لەم ئاەتەش ئەو ڕاستیەمان بۆ ئاشکرا دەبێت تاقمی ناوبرا و هەستاون بە ئەنقەست وەک نەریتی هەمیشەییان ئاەتەکان لە سیاقەکەی دەرهێناوە و ماناکەشیان گۆڕیوە تا بە هەر شێوەیەک بێت بیکەن بە بەڵگە و پاڵپشتی بۆ چوونەکەیان. ئەم کارەش لەوان نامۆ نییە چونکە پیشیانە ئەگینە ئاەتەکە باز لە بێباوەڕان و هاوبەش بڕیاردەران المشریکین دەکات کەوا سەرەڕایدا بەزینی ئەندازەیەکی زۆر لە سوڕەت و ئاەتەکانی قورئان گوێبیست بوونیان لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. پەروەردگاری کاربەجێ لە وەرامیاندا ئەوە دەفەرمێ پێیان ئەڵێ باشە ئەم قورئانە بەز نییە تا دڵتان ئاو بخواتەوە و دڵنیا ببنەوە لە ڕاستیەم پێیامە و پێغەمبەرەکەی واتە بەڕاستی ئەوە جێی سەرسوڕمانە دوای ئەم قورئانە کە بەهێزترین بەڵگەیە داوای بەڵگە و نیشانە مادیەکان
دەکەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. گومانی دووەم، خوا تەنها بەڵێنی پاراستن و پارێزگاری کردنی قورئانی داوە، باسی سنەتی نەکردووە. لاپەڕا هەفتە ئەڵێن پەروەردگاری باڵادەست تەنها بەڵێنی پارێزگاری کردنی و پاراستنی قورئانی داوە و باسی سنەتی نەکردووە. بۆ ئەو گومان و قسەی سەرەوەیان ئایەتی ژمارە نووی سوڕەتی ئەلحیجر بە بەڵگە دەهێننەوە کە پەروەردگار دەفەرموێ إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. واتا براستي ما خومن ام قرآن من ناردو تخواروا و هر خوشمان ئاگادار و پارێزەری دەبین و لە دوژمنان دەی پارێزین و ناهێڵین زیاد و کەمی تێدا بکەن و بیگۆڕن. ئەوان دەڵێن سنت بە هیچ شێوەیەک ناچێتە نێو ئەم چوارچێوە پاراستنەی کە لە ئاەتەکەدا ئاماژەی پێدراوە، چونکە مەبەست لە وشەی ئەذیکر قورئانە و بەس. بەم پێش سنت پشکی لەم پارێزگاری و پاراستنە پەروەردگاری و ئیلاهیە نییە و دووچاری دەستکاری کردن و گۆڕین و بەزایە چوون هاتووە و بە پارێزراوی نەماوەتەوە. هەروەها دەپرسن و دەڵێن ئەگەر سنت بەڵگە و حوجەیە ئەی بۆچی پەروەردگاری بەرز وەک قورئان بەڵێنی پاراستنی نەداوە؟ دیارە ئەیانەوێ مەبەستیان بەم پاساوە نوکۆڵی لە بەڵگەبوونی سنت بکەن و بیسڕنەوە. وەرام و پوچەڵکردنەوەی گومانی سەرەوە هەڵبەت دەتوانین لە چەند ڕوویەکەوە وەرامی ئەو گومانە بدەینەوە بە بەڵگەوە پوچەڵی بکەینەوە. یەکەم، مەبەست لە وشەی ئەذیکر لە ئاەتی ناوبرا و شەریعەتی ئیسلامە کە خۆی دەبینێتەوە لە هەردوو سەرچاوەی قورئان و سنت. گومانی تێدا نییە کەوا ئەم گومان و تێڕوانینە هەڵەیەی سەرەوە لەوە سەرچاوەی گرتووە کەوا نەیارانی سنت وشەی ئەذیکر کە لە ئاەتی نوێی سوڕەتی ئەلحیجردا هاتووە کە دەفەرموێ إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. بە قورئانی پیرۆزیان لێک داوەتەوە و دەڵێن مەبەست لێی قورئانە و بەس. ئەو ڕاستیان لەبیر کردووە یان خۆیان لێلاداوە کە پاراستنی ئەذیکر بەس قورئان نییە، بەڵکو تەواوی ئەو ئاین و شەریعەتە مەبەستە کە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم ناردراوە. زۆر لەوە گشتی ترە کە مەبەست لێی قورئان بێ یان سنت. ئەگەر بگەڕێینەوە بۆ کتێب و سەرچاوە تایبەتیەکانی دەبینین وشەی ئەذیکر لە قورئاندا بە چەندین مانە هاتووە. زانایان دەڵێن وشەی ناوبرا و 52 جار لە قورئاندا هاتووە بە چەندین مانای جوداواز. لەوانە بە مانای قورئان، بە مانای پەیام ئەڕیسالە، بە مانای شەریعەت، بە مانای پاراستن ئەلحیفظ، بە مانای سنت، بە مانای یادخستنەوە تەذکیرە، بە مانای شکۆ و گەورەی ئەشەڕەف، بە مانای پەروەردگار پەرستی ئەلعیبادە تا دوایی هاتووە. هەر سەبارەت بە هاتنی وشەی ئەذیکر لە قورئانی پیرۆز بە چەندین مانای جوداواز و واتاکانی خاوەنی پەرتوچی بەصائر الذەوی تەمەیز في لطائف الكتاب العزيز لكتبي دفع الشبهات عن السنة النبوية زانای بتوانا و بەرگریکار لە سنت بەڕێز دکتۆر عەبدولمەهدی عەبدولقادر نەقل دەکات و دەڵێت پەروەردگاری مەزن وشەی ئەذیکری لە قورئانی پیرۆز بە 20 شێوە هێناوە، لەوانە بەمانەی پەیامی پێغەمبەر ئەڕیسالەت الرەسوولی هێناوە. هەروەها ئایەتی 32 سوڕەی ئەتتەوبەش کە پەروەردگار دەفەرمێ يريدون أن يطفئوا نور الله بأفواههم ويأبى الله إلا أن يتم نوره ولو كره الكافرون. واتا ئەیانەوێ بەفووی دەمیان نور و ڕۆشنایی پەروەردگار ئاینی ئیسلام بکوژێننەوە بە بڵاوکردنەوەی پڕۆ و پاگەندە و ڕێگرتنی خەڵک لێ. خۆ پەروەردگاریش دەیەوێ هەر ئەم نور و ڕۆشنایی ئاینی خۆی هەبێ و بە پەیانی بگێنێت و سەری بخات ئەگەرچی بێباوەڕەکانیش پێیان ناخۆش بێت. بەڵگەیەکە پەروەردگاری کاربەجێ زامنی پاراستنی تەواوی شەریعەتە بە قورئان و سنەتەوە، چونکە دەستەواژەی نور الله بەمانەی ئەو ئاین و شەریعەتی پەروەردگارە دێت کە پەروەردگاری زانە بۆ بەندەکانی دەستنیشان کردووە تاکو لە چاکە و کامەرانی دابژی لە دنیا و دوا ڕۆژدا.
کەوابێ ئەو مانایی کە گونجاو و دروستە بۆ وشەی ئەذیکر کە زانانی پسپۆڕ لە سەرچاوە باوەڕ پێکراوەکان هێناویانە بریتیە لە واتای مەبەست لە وشەی ذیکر پەیامی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بە شێوێشی گشتی لە نێویشیاندا قورئان و سنت چونکە قورئان و سنت هەردووچیان سروش و وەحین لەلایەن پەروەردگارەوە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرگیز شتێکی لەخۆ نەگوتووە إن هو إلا وحي يوحى واتە ئەمەی کە ڕای دەگەێنێت تەنها وحی پەروەردگارە و بەس کەوابێ ئەی بۆچی پەروەردگاری باڵادەست تەنها گرنتی پاراستنی قورئان دەکات و گرنتی پاراستنی سنت ناکات لە کاتێکدا کە هەردووچیان سەرچاوەکەیان نیگا و وحی پەروەردگارە زانای پایبەرز ئیبن حەزم بەر ڕەحمەت و ڕەزامەندی پەروەردگار بکەوێت بە شێوێکی زۆر لۆژیکی و زانستی وەرامی هەڵگرانی تێڕوانینی سەرەوە دەداتەوە لۆچوونەکەیان پوچەڵ دەکاتەوە بەتوندی ڕەتی دەکاتەوە و دەفەرمێ ئەم بانگەشەیە کە گوایە وشەی ئەذیکر مەبەست لێی تەنها قورئانە و پەروەردگاری زانە تەنها پارێزگاری لە قورئان دەکات و دەیپارێزێ درۆکی شاخدارە و قسێکی بێبەڵگەیە و دوورە لە ڕاستی چونکە وشەی ناوبراو بەکار هاتووە بۆ هەموو ئەو ئاینەی کە پەروەردگاری مەزندای بەزاندووە بۆ سەر پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم جا چ قورئان بێ یان سنت کە سنتیش نیگا و وحیەکە قورئانی پیرۆزی پێڕوون دەکرێتەوە هەروەها پەروەردگاری بەرز و بەشکۆ لە سوڕەی ئەننەحل ئایەتی 44 دەفەرمێت بالبينات والزبر وأنزلنا إليك الذكر لتبين للناس ما نزل إليهم ولعلهم يتفكرون واتا وابوتوش أم قرآن من دابزان دخواري بو أو خلق الرون بكيتوا أوي بويان دابزان دراوا ليك خوا پرستيو شرعو حلالو حرامو تادوائي بو پیغمبر صلى الله عليه وسلم فرمانی پێکراوە کەوا ئەم قورئانە بۆ خەڵکی ڕوون بکاتەوە جاخۆ ئەگەر ڕوونکردنەوەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پارێزراو نەبێت سوود وەرگرتن لە دەقی قورئان بەتاڵ دەبێتەوە و بەم هۆیەشەوە زۆربەی ئەو یاسا و بڕیارە شەرعیانە لە نێویە لە سەرمان پێویست کراون بەتاڵ و مایە پووز دەبن چونکە نازانین ئاخۆ مەبەستی درستی پەروەردگاری مەزن کامێ و کامەشیان هەڵە و هەڵبەسترا و درۆیە پەنا بە پەروەردگار لەوەش خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات